صلاف از داخل شموهي فين دم خوش ورا دكم دقال كورت كونكشن جدنجي امريكا لو واشنطن وعلى لايمرا ومحتبر شيرواني ام كاتتان شاد لبرنامج امروي كورت كونكشن سرداني گوندێک لە مصر دەکەن کە لەوێ خەم و ماتەمین باڵی بەسەر ڕاشێشاوە بەهۆی سەربڕانی ژمارەیەک لە گەنجانی کە بە ئومێدی کاردۆزینەوە چووبوونە لیبیا بەدەست گروپی دەوڵەتی ئیسلامی لەم وڵاتە. وترسع كردان جي أولهي وباشا روجا كركوكي نافروكي رابورتك ميديا ورابورتك لسر بيوندين أمريكا وكردان. وهمیوانی برنامه رزدار آموش هرویان سروکی یکیتی ازیدیان لأرمنستانه. بلام ده پیش ده لناو دنگو باسی تر. هەماندەبێ لە ئەفغانستانی تەقینەکە خواکوژی دناوەندەکە پۆلیساندا لە پاولی ئالام 20 کەس کوشتین لە پاکستانی تەقینەکە خواکوژی لە دەرەوەی ناوەندەکە پۆلیسان لە لاهور 4 کەس کوشتنە. تەلەڤیزیۆنان ڤیدیۆ وێنە نیشاندان کە چاوە تەقینە لاهور پەنجەرەیەن ئاڤاهی شکاندنە و ئاگر بەربوویە ژمارەکە ئۆتۆمبیلان کاربەدەستێکی گۆتە دەستگەیەن ڕاگەهاندنی کۆ خواکوژی دخواست بکەفتە ئاڤاهیا پۆلیساندا لە هێزن ئەولەیە ڕێنواناگرتیە. جەماعەت ئەلئەحرار کۆمەڵەکە ژ تالیبان جودا بووی بەرپرسیارەخوا ژێ هێریشێ ڕاگەهاندیە. و دەستگاکانی ڕاگەاندنی دانمارک ڕادەگەیەنن تەکدارێکی پەلاماری سمینارێکی ئازادی ڕادەربڕین و کەنیشتی جوولەکانی لە کۆپنهاگدا بوو پێشتر حکم درابووە لەوانەیە ئەو کاتێکە لە گرتوخانە بێت بەرەو تونڕەوی ڕۆشت بێت. پۆلیس هێشتا ناوی هێرشبەرەکەی ئاشکران نەکردووە بەڵام دەستگاکانی ڕاگەاندن ئەویان بە عومەر عەبدولحەمید ئەلحسەین ناسان کە پێشتر زیندانی کرابوو لەبەرەوەی بە شێوەیەکی دڕندانە تەقوی لە مسافرێکی ناو شەمەندەفەردا بوو. نەفەرێک کوژرا و 3 پۆلیسیش بریندار بوون لە هێرشەکەی بۆ سەر سەمینارەکە. چەند کاتژمێر دواتر پاسەوانێکی خۆبەخش لە کەنیشتەکەدا کوژرا و 2 ئەفسەری پۆلیس بریندار بوون. دادوەرێکی دادگەها فیدرالیە ویلایەتە تەکساسیا ئەمریکی بریارە ڕاگرتنە فەرمانەکە سەرۆک باراک ئۆبامەدا تایبەت بوو بە پاراستن و حەواندنە پەنابەرین نەدەستوردای لێ ئەمریکا. دادوەری دەڤەرێ ئاندروهانن خوادا ڕەخی 26 ویلایەتان جوانە تەکساس ji بۆ ڕاوەستاندنە سەرۆک ئۆبامە ژێ پاراستن و حەواندنا نزیکی 5 ملیۆن پەنابەرین نەقانونی پار چریا پاشی سەرۆک ئۆبامە فەرماندا پەنابەرین خۆرتین کودەما زارۆک بە دایک و بابێن خۆڕە هاتینە ئەمریکا بە ئاوایەکی نەدەستوردای نەهێنە دەرخستن ژ ئەمریکا. ئەو ویلایەتین دۆست لە دژی فەرمانە سەرۆک ئۆبامە تۆمار کرین دەبێژن فەرمان زێدەگاڤیە لەسەر دەستهەڵاتە دەستوریە سەرۆکی. و کوردەکان بە هەموو شێوەیەک هاتنی میلیشەکانی شیعی هەشتی شعبی بۆ کەرکووک ڕەتدەدەنەوە و دەژڵێن تەنها هێزی لە کەرکووکدا هەبێت هێزی پێشمەرگەیە. ملیتانانی شیعە ئەوانەی هاوپەیمانی هێزەکانی ئاسایشی عێراقین و دەگەنە شاری کەرکووکی عێراقی بۆ یارمەتیدانی هێزەکانی پێشمەرگە بۆ بەرگریکردن لە شاری کەرکووک لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی. شاری کەرکووک تێکەڵەی ئتنی دەکەوێتە نزیکەی 250 کیلۆمەتری باکووری بەغداوە و لە منی ببیسە هەموو کەرکووک بگەڕێ ئەگەر چەکدارێک جگە لە پێشبەرگە هیچ چێزێکی ترت بینی ئەوە عقی قسەی خۆتەوە بڵێ ئەوە ڕازگۆ نەبوون لەگەڵما لەبەرەوە من ڕازگۆیانە جواب دەین. لە بەرەی شەڕ لە دەرەوەی شاری کەرکووک شێخ جەعفەر موستەفا فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە پارێزگای کەرکووک پێداگیری لەسەر ئەوە دەکات و دەڵێت کە نە لە دەرەوە و نە لە ناوەوەی شاری کەرکووکدا هیچ میلیتانێک نییە. ئەوە دوورە لە ڕاستی ئەو ناوچەیە لە هەر لە سەرەتاوە هێزی پێشمەرگە پاراستوێتی و هیچ هێزێکی تری لێ نییە و پێویستی هێزی پێشمەرگەش پێویستی بە هیچ هێزێکی تر نەبووە جگە لە هێزی ئاسمانەکانی هاوپەیمانان. ئەو میلیتانانە گۆرانی دەچن و دەڵێن بە فرمانی سستانی ئێمە چەکدارانی داعش ڕاوەدوو دەنین. شاکر مەحموود فرماندەیەکی میلیتانانی شیعە دەست بۆ ئەو ناوچەیە درێژ دەکات لە ژێر دەستی گروپی دەوڵەتی ئیسلامیدایە. هذا العلم مال داعش. هێزەکانی پێشمەرگە ئەوەندە لە ئێمە دوورن. ئەوان لای پردەکەن و لەولاتریشن و ئێمە لەگەڵیان تێکەڵی. ئەبوو قاسم فرماندەیەکی دیکەی گروپی میلیتانانی حەشدی شعبی لە کەرکووک. تقريبا هم الاخواننا الاكراد الاعزاء. برایانی پێشمەرگەی خۆشەویستمان وەک پێویست مەشق و ڕاهێنانیان نییە. جیاوازیمان لەگەڵیاندا ئەوەیە ئێمە مەشق و ڕاهێنانمان پێکراوە و هەموو جۆرە چەکێکمان هەیە و ئامادەین هێرش بکەین و ناگەڕێنەوە دواوە. بەڵام هەندێک لە دانیشتوانی عەرەبی شاری کەرکووک دەڵێن هەچ کەسێک ئاسایشیان بۆ دابین بکات پێشوازی لێ دەکەن. ئەحمەد یاسین عەرەبی دانیشتووی شاری کەرکووک. اكو ناس يعني يقسمون من العصابات وهاي
گرنگەوەی ئەوان بایخ بە هاوڵاتیان بدەن و ئاسایشیان بۆ دابین بکەن تەنانەت ئەگەر ئەو هێزانە هەشتی شعبی بن ئێمە دژی ئەوە نین بەڵام دەبێت ئەوان کارەکان بە ساشی و ڕێک و پێچی بکەن سمکۆ عزیز دەنگی ئەمریکا. و پشتی ئازادکردنا کوبانی شەڕڤانên کورد li Serêkaniyê li dû berokan şeran digel milîtanên Dewleta İslamî Daeş dikin. Peyamnêrê dengê Amerîka Zana Umer xwe gehandibû berokên şerî û ev raport gehandiye me. Kamîra dengê Amerîka berê xwe dide navçeya Serêkaniyê. Li Herêma Başûr û Rojavayê Serêkaniyê du cebheyên serekelî dijî Daişê hene. Cebheya yekê a Rojavayê Serêkaniyê gobingeha Daişê li bajarokê Mebrûka heye û ew di armanca êrişên yekîniyên parastina gel de ye. Cebheya din a sereke Cebheya Başûrê Serêkaniyê a gobingeha Daişê li bajarokê Aliya armanc girtiye. Li moziyên şeriyên herî pêşî Kamîre dikarî bû dîmenên çekdarên Daişê bikişîne. Perwer fermandara şer'a YPG ji bo dengê Amerîka dibêje çalakiyên me li dijî Daişê berdewam dikin û piştî serkeftina Kubanê bi taybet moralên şervanê me pir bilind bûne. Nal ve derem hemberî çeteyên hemberî Daişê şer dikin. Serek ji ne tenê mesela demekam dibin ve derê tene ne Serêkanî bê bîra me di Rojavayê Kurdistanê giştî de ji Koçer heyanî Efrînê Emirul ve derê li hemberî ew Daişê şer dikin ji bûne em wana tune bikin ji bûne ku em bikaribin li ve derê gelê xwe rizgar bikin. Fermandara şer'a YPG Perwer diriya dengê Amerîka de banga xwe li koalîsyona navnetewî dike bo balafirên wê armancên Daişê bombabaran bike li navçeyên şer li Serêkaniyê mîna got li Kubanê dibe. Daxwaziya me û bangaziya me li ve derê ji dewletên navnetewî dewletên ku dibê em îro li ve derê Daişê tune bikin li bikaribin ewdî bikin hanî bikaribin li ve derê alîkarî bikin. Hogir şervanekî yekîniyên parastina gel erê xwe li dijî Daişê şirove dike dibêje em li dijî Daişê berdewam şer bikin em nahêlin got ew bêhna xwe vekin. Vê dawîn de jî çalakî me gizeh boş bûye. Gerek em bêhrin dijmin berxwe nede yani her dijmin berxwe bide ew ê pêşketinekê çeta çê bikin. Yani gerek em tim çalakê ser wan bikin çalakî biçûk bin û serkeftî bin yani. Milê silahê giran da bê milê silahê sivik da bê çi xwasê mikaribin em dijmin bişkîn yani. Yani ev dijmin hatiye ser me ti cîwarê xwe vê derê tune yani. Ev welatê me ye. Bandora serkeftina Kubanê li ser şervanên yekîniyên parastina gel û yekîniyên parastina jin diyar bû. Moralê wan pir bilind bû. Bahoz şervanekî yekîniyên parastina gel dibêje em li pêşiya Daişê venakişin em ê berdewam bikin şerê xwe û ew gelekî ji me tirsiyane. Ev dijminê me jî tirsek ketî li wan piştî şkinana Kobanê ew jî duranî yani em nêzî wan dibin tirsek dikevî dilê wan yani pir tirsiyane ji me re û ji malê wan jî kêm bûne nexweberîne yani silahê wan jî pir silahê wan giran hene. Cebheyên şer li navçeya Serêkaniyê serkeftinên giring bi dest dixin. Bi taybet gobîngehên serekel yên Daişê li wê deverê niha dibin armanca êrişên yekîniyên parastina gel de ne. Zana Umer dengê Amerîka ji navçeyên şer li Herêma Serêkaniyê. هێزی کوردی لە عێراق و سووریا پێکهاتەیەکی سەرەکی بوونە لە هەڵمەتی نێونەتەوەیی بەدژی دەوڵەتی ئیسلامی بەڵام بەشداریان لە استراتێژی هاوبەندیدا و ڕادەستگەیشتنیان بە کۆمەکی لەشکری سنووردار بووە. هێندێک لە یاسادانەرانی ئەمریکایی گەرەکیانە گۆڕانکاری لەوەدا بکرێت. Di berokên şerî de li Iraqê û Sûriya şervanên Kurd hunerên xwe nîşan dane û milîtanên Dewleta İslamî Daeş ji Kubanî û ji çend deverên Iraqê jî derxistine. Hêrîşên firokên hevpeymana bi rêberatiya Amerîka alîkar bûn lê digel nebûna serbazên biyanî di berokên şerî de û jêk belabûna leşkerê Iraqî hêzên Kurdî erkê herî giranê şerî li ser milê xwe ragirtiye. Texmîn heye 1500 şervanên Kurd jiyana xwe ji dest daye di berokên Sinûrê bi dirêjahiya 1000 kîlometran de. Lê dema stratîjeta dijî Daeş têda riştin, gelek Kurd hez dikin ew jê vederin. Hêzên Kurdan li jêr komandariya rêberên cuda ne û li welatên cuda û pişikdarîkirina wan di stratîjeta dijî Daeş de bi zehmet kiriye.
di konferansê dijî tîrorê da li London li mehayek Kurd nehatin beşdarkirin bê biyanoya ku hikûmeta navendiya Iraqê nûêneratiya wan jî dike. û lê demê çi welat pênasînê bi serxwebûna Kurdistanê nakin, hinek endamên Kongresa Emerîkî hez dikin baştir e eger rêberên Kurdan di van renga danûstandina de pişikdar bin. Endamê Komariyê Civata Nûneran dayna Rora Bakir dibêjitin, vederkirina Kurdan ji navbirina stratîjetek serketiye. I believe that the Kurds have proven their friendship time and again. Ez bawer dikim Kurdan dostaniya xwe careke din nîşan daye û divê îdî Amerîka yariyan bi wan neke li ser bin mayê vê planê yan ya din. Li şûna wê em ê ber bi wan veherin. Bê çawa em ber bi welatên din yên dostê xwe diçin û pênasînê bi wan bikin. Divê em dostaniya xwe baş bi wan gelan re ava bikin. Yên hema nirx û bihayên me hene û dixwazin bibin dostê me. Endamekê diyê Komarî dibêjitin, piştevanîkirina Kurdan di Kongresê de zêde dibitin. Ez bawer dikim piştevaniya bêtêkrayî ji bo alîkariya Kurdan li Kurdistanê heye. Piştevaniya bêtêkrayî li Kongresê jî û ya min jî ji bo zêdekirina êrişê firokeyan bi encam bin. Ta Daeş nikaribe bê hesab xelkê serjê bike. Lê hinek şarezayên Kurd ji wana damezrênerê binyadê siyaseta Kurdî bingeh li Hewlêrê bawer dikin, pişkek ji gazin da vederkirina Kurdan di keftestoyê rêberên Kurdan bi xwe da. Kemal Çûmanî bi Skypeê digel me de axivt. Pêwendiyên me digel civaka navnetewî de li ser bengehên dezgehî nehatine avakirin û ev yek ji egerên sereke ye got me nikarîbûn û nirtiya xwe bikira. Eger em berê xwe bidin peywendiyên hikûmeta Herêma Kurdistanê digel welatê Herêmê de û civaka navnetewî de ew girêdayî partiyê siyasî ne, ne yê hikûmetê ne. Lê Kongresman Rora Bakir bawer diketin barê piştevanîkirina Kurdan dikefte ser milê Washington. And it is our Kurdish friends that are bearing the brunt of the battle. Dostên me yên Kurd erkê xwe yê giran li ser milê xwe hilgirtine. Em rijdiyê nekin got Kurd bibin beşek ji her dan û stendineke aştiyê ve. Ez bawer dikim dê xiyanet be li dostên me yên baş û ez gelek pêtengav bûme. Ez hêvî dikim ew dubare nebe. Lê Kongresa Emerîkî bernivîsa pirçekkirina Kurdan rastexwe bê Bexdayê amade ye. Lê li demê ku Iraq bixwe jêk cudaya hêşta siyasetvan li Washington nepiştrastin ka eger peywendiya rastexwe digel Kurdên Iraqê wê alîkariyê bike yan ziyanê bigehîne. دەخیل یەکەم دەستخۆشی لێ دەکەم راپۆرتێکی زۆر گرنگ و سرنج ڕاکێش بۆ ئێستا کە کوردەکان هەروەکو دەینە ڕۆرە باکریش کوتی ئەرچی قورسیان لەسەر شانە لەو شەڕە باسی مەسلەی نەتەوایەتی دەکرێت بەڕاستی شتێکی با بڵێن دەتوانین بڵێن تازەیە. ئایا تۆ پرسیاری وار لێکردن کە ئەوان وڵامت بدەنەوە یا خۆیان سرنجیا خز بۆ سەرچی من هەوڵ دەدەم بۆ چۆنیان وەرگرم لەسەر کورد ئەمە یەک دووەم من پرسیارمی نەکرد کە ئایا پشتیوانی دەوڵەتی کوردی دەکات نا یان نا بەڵام ئەو کە دێ باسی کورد دەکا ئەو باسی دەکات دەڵێ ئێمە دەمانەوەی کورد دەوڵەتی خۆی هەبێ کورد کیانێک بێ لە ئەو هەرێمەدا کە دۆستی ئێمەیە بتوانین پشتمان پێ ببەستین بەڵام ئەو جا دێم پرسیاری دەکەم باشە ئەگەر هاتوو شتێکی وابوو یەکێک هاتوو دەوڵەتی کوردی ڕاگەیان تۆ پشتیوانی لێ دەکەی ئەو وەختە بوو نمونە ڕۆڕە باکە دەڵێ بەڵێ ڕاست من پشتیوانی لە دەوڵەتی کوردی دەکەم شتێکی درۆستە بەڵام سمت کۆنگرسمان سمت دوو دڵ بوو دەڵێ ناداجاری ئێستا شەڕ و شتیوا لە ئارادا لە هەرێمەکەدایە ئەگەر ئەو شەڕانە نەمان ئەو وەختە دەتوانین ئەو باسە بکەین بەڵام دەتوانین بڵێنەوە سەرەتاشی گرنگە زۆر زۆر بەڵێ و سەرۆکی مسرێ ji civata tenahiya netewênîgirtî dixwaza biryarê bide civaka nêfneteweyî bi rêka leşkerî mayê xwe bike Lîbya daxwaza Abdülfettah el-Sîsî rojekê bû piştî firokên Misrê babarana militanên dewleta İslamî kirîn li bajarê Dernayê yê Rojhilata Lîbya weka toleya serbirîna 24 Qubtiyên Misrî ji aliyê wan milîtanan ve. کۆشکی سپی بە توندی ناپەسەندی سەربڕینەکانی پیاوانی مەسیحی قبتی کرد و گوتی کوشتنەکان مایەی نفرەتن و ئەم دڕندایەتیە کارێکی وا دەکات کۆمەلگای نێونەتەوەی بەدژی داعش یەگرتو بێت.
ژمارەیەکی زۆر لە کەسایەتی ئاینی و سیاسی جیهان وەک پۆپ فرانسیس و سەرۆکی فەڕەنسا هەڵوێستی توندیان بە دژی ئەم کردارە درڕندانەیە دەربڕی کە لە گرتەیەکی ڤیدیۆییدا یەکشەمە بڵاوکرایەوە و سەربڕینی بە کۆمەڵی 21 پیاوی مەسیحی قبطی لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامی لە لیبیا نیشان دەدات. بەدیلگیراوەکان بۆ کارکردن ڕوویاندا لیبیا کردبوو و لە مانجی یەک لقی دەوڵەتی ئیسلامی لە لیبیا ئیدعای کرد کە 21 مەسیحیەکانی ڕەفاندبوو. سەرۆکی مەسر عەبدولفەتاح ئەلسیسی کوشتنەکانی بە کردداری قێزەوەنی تێرۆریزم ناوبرد. بەحق ڕەد بەسەر مافی خۆیەتی وەڵامدانەوەی هەبێت بەو شێواز و کاتەی بە گونجاوی دەبینێت تاوەکو سزای ئەو خوێنڕۆژ و تاوانکارانە بدات کە لە سادەترین بەهاکانی مرۆڤایەتیەوە دوورن. داواشم لە ئەنجومەنی بەرگری نیشتیمانی کردووە دەست بەجێ و بە شێوەیەکی بەردەوام کۆ ببێتەوە تاوەکو ئاگاداری پێشهاتەکان ببێت. دووشەمە فڕۆکە زەنجەکانی مسر لە 2 نۆرەدا ئامانجەکانی گروپی ئیسلامیان بە کەمپ و هەمباری چەچیان لە دڕنا لە ڕۆژهەڵاتی لیبیا پێکاند. هەردووشەمە لە گوندی ئەلعور نزیکی منیا ماڵی 13 لەو 21 مەسیحی قبطی خەمباری و تووڕەیی لێدەباری. ئەندامانی بنەماڵە دڵی یەکتریان دەداوە و شیوەنیان دەجێڕا. باباوی وەلهام کە سامۆیلی برای لەناو کەسانە بوو لە ڤیدیۆکەدا نیشاندرا بوو گوتی کە سوکار و دۆست و هەواڵانی قوربانیەکان بە بیستنی هەواڵەکە لە خۆچوون. ضربات السيسي ما تكفيش هێرشە سەربازیەکانی ئەلسیسی بە تەنیا بەس نین تەواوی ئەو هێرشە ئاسمانیانە بەس نین خوێنی قوربانیەکان هەرزان نین ئەم هێرشانە بە دژی کافرەکانن دەبواە زووتر پەلاماریان بدرایە. بۆشرا فەوزی بۆ کوڕە 22 ساڵانەکەی شنوودا شینی دەژێڕا ئەو کوڕی 6 مانگ لەوە پێش ڕوویدا شاری کەناری سەرتی لیبیا کردبوو بۆ دۆزینەوەی ئیش. نطلب من المجتمع الدولي ومن السيسي يجيب لنا جثث الناس دي. من داوا لە کۆمەلگای نێونەتەوەیی سەرۆک ئەلسیسی دەکەم تەرمی قوربانیەکان بهێننەوە تەنانەت ئەگەر فرێد رابنە نێو دەریاش ئەگەر سوتێنرابیشن خۆڵەمێشەکانیان بۆ ئێمە بگەڕێننەوە. سەرۆکی مەسر سەردانی گەورەترین کڵێسای قوپتیەکانی لە قاهرە کرد بۆ دەربڕینی خەم و پەژارەی خۆی. کڵێسای قوپتیەکان لە بڵاوکراوەیەکدا گوتی دڵنیاین بکوژانی مەسیحیەکان دەدرێنە دەستداد. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان کە ناپەسەندی سەربڕینە درڕندانەکەی پیاوە مەسیحیەکانی قبطی کردبوو لە کاتی خۆی لە بڕیارێکدا ئیزنی بۆمبارانکردنی لیبیایدا لە کاتی بەڕێوەچوونی سەرهەڵدان بە دژی دیکتاتۆری پێشوو محەممەد قەزافی کە ڕێگەیدا ناتۆ دەست لە هێرشان بە دژی لیبیا بدات و ڕژێمەکەی دوا بە دوای ڕووخاو لەو کاتەوە تا ئێستا حکوومەتی هاوتەری بوو هێزی ملیشا شەڕی یەکتریان لەسەر دەستهەڵات کردووە. لە 15 سباتە ساڵ 1990 ڕێبەری پارتیا کارکردن کوردستانی پێکێکی عەبدوڵڵا ئۆجلان هاتگرتن هەر ساڵ لە vê بیریەوەریە لە باژارên کوردان لێ تورکیە خۆپیشاندان تێنەکردن ji بۆ ئازادکردنا برێز ئۆجلان لە ساڵڤەگەڕا 16 پەیامنێرا دەنگی ئەمریکا خەلجان فارقین ji Amedê ev raport gihandiye. Şazdemin salvegera girtina rêberê Partiya Karkerên Kurdistanê PKK Abdullah Öcalan li bajar û navçeyên Kurdan bi xwe pêşandanan hat şermezar kirin. Derbasî paş otobüsê bibin. Şkerim axir derbasî paş otobüsê bibin. Li Amedê jê ji bo rojê bi hezaran kes li ber avahiya Partiya Herêmên Demokratîk kom bûn û heta qada îstasyonê meşiyan. Hevseroka Kongre Civaka Demokratîk Selma Irmak, Hevserokê Partiya Herêmên Demokratîk yên Amedê Ali Şimşek û endama Platforma Azadiya Abdullah Öcalan Zübeyde Teker di xwepêşandanê de derbarê rojê de ji bo azadiya Abdullah Öcalan axaftin. Di axaftinan de girtin û zindankirina Öcalan weka komplo navnetewî hat binavkirin û hat gotin ev komplo êrişeka stratejîk e ku li hember hebûna gelên Kurdistanê û Mezopotamyayê ye. Hevseroka KCD Selma Irmak di axaftina xwe de daxuya kirin ji bo gelê Kurd û Kurdistanê 15 Sebatê rojeka reş e. Rojekê reş, rojekê şermezarkirinê ye. Hêjî müzakere di tengasiyê deyîn. Hêjî heye diçin kan
بچن امرالیه دخوازن پیش خستنا پیک بینن لهیج حکومت نگه خدای عرده وجبا چاره سریع گاوه نابیشه هرسا گل کرد عزمون مکن صبرامه زیده آسه نکن هفسروکی دبپا آمده علی شمشک شی گوت کیون شوپیا کو دخوازه برخودان کردان بچوسینه د 15 سبات ده جارکتی درکت هوله ایدی 2015 لازمه بمه سالا آزادی ربره گله کبتر از جلال سالا 2015 در دبکا پلتفرما آزادی عبدالله اوجالان زبیده تکر جی د خو پیشاندان دا اخافتنه کر و دست نشان کر اجبوی آزاد کرنا عبدالله اوجالان حتی نها 10 میلیون و 328,633 امضا هاتنه کم کرن که 3 میلیون وی لولات اروپاینه. خجیجان فارقین دنگ امریکا آمد. لی ارمنستانی پیتر جی 50,000 ازید جین. او لی دستپیکا سالیا 19 جهولین قرکرین لی ترکیا پنابری وی ولاتی بونا. دوان 100 سالان دا او راستی زحمتیان بونا لی دیسان او هاتنه پاراستن و لوان سالان دیسان جوان کاری بونا وندن کلتوری و اولیجی دامزرینن. جبو ام باش آگه داری روشا ازدیان لی ارمنستانی بین ام ایرو میوانداریا سروکی ایکتیا ازدیان لی یریوانه آمو شارونیا دکن. آمو تو گل که بخیراتی. سرچاوات نه موجی شکر وکی مدلشا هفدیدیه از جیروان حاتمه وکی بری عولن سوا دولت آمریکای جماعت آمریکا راضی بونا خبرنا جماعت آمریکا و دولت آمریکا وکی کمک بنا شنگال ما زودتره کی اوی چند نای دکره. قال کی بخیر عادی امی بحث بکنی ام بحث ازدیان ارمنیا بکنی. چندن لکیدری دیجین چه دیجین کی گهانه. ازدیا آرمنیا دا هاتنه دیجین پی سال 1915 بیستی گندا دا دیجین بر وک 100,000 بونه لی یروان دا تیسا دیجین هیا گنده بیستیا گنده ازدیا ارمنستانه وکی تن ازدیا دیجین. جانوان چه ولی سرچی دیجین. اوانا گنده لابی مزن شامیرانه اونا مال هبونی داد جلدون کوشن مال هبون حیوان خواهد کن لی شهر داشی شهر یریوان داشی چا علمانی ساجی کاری حکومتی وانه ساجی ورا اختری ما چا لازمت نخواهی کرنه هات نخواهی کرنه حتی روزی آقاس که هنگی وی آخری چتنایی هبون تاب اکونومی سوشال تبیجی زحمتی اکونومی آبوری هبون چما چمکی دولت هنگی چاقی هاتا گهاستن هموتشت دولت هنگی چتنایی دابو ده بنالی دیسا چتنایی دابو هنگ چونه دولت روسیه هنگ چونه یوروپای لی حملی دیسا مانه ارمنستان چمکی ارمنستان حساب دکن ولات خوی دودا بله باشا امو اون اتزانم بري 100 سالان اون جي تركيا الرافيانا باب قالكي والرافيانا جبر هاول نقركريني لتركيا قالكي شرو او شدبون تايبا جي ارمينيا ودجي ازديان جي شدبون اون لارمينيا مان لي اتزانم تشمرغو تفغريا بو تركيا غندين خاب غندين بابو قال خو كاشمر بحث بينابك الراست ام ارمنستان دجين لي تمجي غومسر ولاته که داری کال باوی مهمانه ترکیه ناگا ولایت ترکیه لی حملی کردستان بیه ورا سهاد ازدیا دورا بایزیته اساجی او شهر فیزا شهر وانه ده او ازدیا ورا گل مانه اجا چاقی و آخری سال 1914 خلاص بونا ما هولیسه ما هفته میرزه چولو بیزنسمن که می ناوی دنگ مسکوای اوی ارمنستان دار زیارت ازدیا چکریه مازن زیارت که ازدیا چکریه راست خو مسکوای دمینه لی ارمنستان حساب دکه چو جی باوی می اوراجی هاتی زیارت که مازن چکریه اوی تشکیل کرد امچونه ترکیه قارسه و گیشتن حتی نیوانه موشه سرهادا ازدیا
گندی می بری چی گندی بری امچونه چی بخلیا ازدیا او یک جی ورا اصلانلو و وان گندا هم گریان وان گندا دا تمام جماعت اوی هف بیستون زامو و گورا ازدیا دجی لی نگاه کرماش دجی کرماش نها کردی کرماش تیدا دجین گندی چاوابون اون چون جوان و گوت وان اف گندی من آره ام چاق چون ورا ما هف را خبردا اونا زعفرندم هلدان باش هلدان گندی ما گرماش و جرد بجین گرماش یا ما جرا جماعت را ما گو وان برا ملت ما مایه ازدیا مانه اونا زامبو وکی اوسه بگی حسن آقا برا ماه مالا شهری سو ورا بیه او کالکه منه اونا تمام جانگیر آقا او خطیب آقا ورا ماه اونا زان بو مزنی اونا وان را گلی کر بو بله هیوی های اون هزرهان دید که روزه که وگرن گندین خوین بابو کالا یان و ارمنستان شخوره کری ولاتی خو دم وکی از بجم امی هرن او ضعف پرسک مزنه در بیک و نای صافی کرنه لی ولد دمینه ولد دمینه شیرنای ولد دمینه شیرنای اما ادزانم ازدی تایبه جی پشتی هاشتی آگسته کو هیزن اسلامی عن داعش ایریشی شنگالی کرین گلک تفایش زیزدیا لهر جاگی گهان هاو گلک شالاکی دیکرین نهاوا دزگاک بناوی میدیا شنگالی دا مزرادیا کاریوی چیا و تشمر بحثی به میدیای بکن میدیا شنگال ارگانیزاسیون ما چکریه سال 2012 نیتاوی وکی ملت خواهی کن ملت به خواهی کنه و خنجی ورای سوشال کلتوری ملت بنه چال رازمه پیش دارم و آخری چاق سال 2014 3 آوگوسته داعش آجوت سر شنگاله ارگانیزاسیون ما میدیا شنگاله تفج ملت تمامی ام رابون ما دیمونستراسیون کردیم بر بالوزخانه آمریکا یا اون یا انگلیای تمام ما دنگ خواب بلند کرد توقع کرد ما گفت وکی عصای قرار جنوسید ازدیا بنا سکرانده حتی روزا ایرونجی دیسا او خبردان دچه ام دچنه بالوزخانه یا اون پرسا پیش داده کشینن بلکه مگو زودتره که داعش ناو شنگال داد کرد. بله ناوند یان سنتری ازدیان لور لیریوانی الارمنستانی و دیسان میدیا شنگالی کارین اولی بتردکن یان کلتوری یان جواکی چه یعنی ارکیوی چه دیکن دناف ملت دا چش ملت را دبیجن؟ نه ملت دا یا ما خواه گازتا مهیه شنگال. بله. ناوی گازتا مه شنگاله. بله. ام سوا ملتی دنیسن، سوا کردستان دنیسن، سوا عراق دنیسن، سوا شنگال دنیسن، ملتی هم اروپای دنیسن، او دنیسن وکی طریق ملتش کوهاتیه، چاهاتیه وکی جهال ما خناس بکن. بله، اما من نیف دقیقه معایا متخصص برابیجی که هاتنات امریکا چی بکی؟ امریکا هاتنا من نیتا من عاونه وکی ام بیشن تف ارگانیزاسیون ورا یا ملتی ام دنگ خواه بلند کن راضی بونا خواه بنام ملت آمریکای دولت آمریکای او توقع بکن بلکه زودتره که شنگال تی آزاد کنه او قیز بوگ زار می و کی ناگا بن دیلی اره اونا زود کن لفی بافری وزبستان قال که نخوش واشنطن تبوی میوان دنگ امریکا قال کی سپاس امو اج سپاس امو شارویان سروکی اکتیا ازدیان لارمنستان و هروسا میدیا یا شنگالی بری میدیا شنگالی بینرین کورت کنکشن ام خاطری جوا دخوازن هاتا روجا هینی داخل شمو معتبر شروانی استافی برنامه هیویا ساغی و سلامتی جوارا دیکن اون دکارن برنامه ما لسر مال پرن دنگی امریکا و دنگی امریکا ببین و لسر فیسبوکی جی هلبت ادرس کورت کنکشن لسر فیسبوکی کورت کنکشن دکارن ببین دوست ما ين تويتري هر ديسان بناوي كورت كونكشن وكم قدي هطا روجا هيني داخل شمو تفايستا في فيا خوشي وشادي جوراتكن خدا حافظ